سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە سەرتاش سەردێڕی چەند هەواڵ. پەیامی دادخوازانی شاری سنە بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن. هێرشی هێزەکانی حکومەت بۆ سەرماڵی چالاکێکی مەدەنی لە دێهلۆران. درێژەی چالاکی ژنانی باکووری کوردستان بە بۆنەی هەشتی مارس. هێرشی قورسی ئەرتەشی تورکیا بۆ سەرمەتینا و کوڕەژارۆ. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی ژن و پیا و بە بۆنەی هەشتی مارس لە تاران. ناڕزایەتی پەرستاران لە هەمەدان و شاری کورد. بۆ خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواست لە سوید و ئاڵمان. پەیامی دادخوازانی شاری سنە بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن. ڕۆژی شەمە 11 ڕەشەمە کۆمەڵێک لە دادخوازانی شاری سنە بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن کۆبوونەوە و ڕایانگەیاند. ڕۆژی جیهانی ژن ڕۆژی ڕێزگرتن لە بێوێری بەهێزی و بەرخۆدانی ژنانە، ژنانێک کە لە بەرامبەر ستەم و نادادپەروەریدا کۆڵیان نەداوە. لە بەشێکی دیکەی و پەیامەدا هاتووە لەو ڕۆژەدا ڕێزدەگرین لە یادی دایکانی دادخواست کە ڕۆڵەکانیان لە پێناو خەبات بۆ گەیشتن بە ئازادی و دادپەروەری لەدەستداوە. دایکانێک کەوێ ڕایخەم و پەژاری ڕۆژانەیان بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەخرێنە ژێر کوشار. لەو ڕۆژەدا ئەبێ پشتیوانیان لێ بکەین و مەزاری ئازیزانیان گوڵباران بکەین. ڕۆژی هەشتی مارس ڕۆژی ڕێزلێنان لە هەموو ژنانی جیهانە، ئەو ژنانەی کە لە ماڵ لە نێو کۆمەلگا و لە بوارەکانی سیاسەت و مافی مرۆڤدا خەبات دەکەن، کۆڵیان نەداوە و شایانی خەڵات کردنن. هێرشی هێزەکانی حکومەت بۆ سەرماڵی چالاکێکی مەدەنی لە دێهلۆران. ڕۆژی هەینی دەی ڕەشەمە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەرماڵی سەعدوڵڵا ئایینی لە شارستانی دێهلۆران و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کرد. سەعدوڵڵا ئایینی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری دێهلۆرانە کە لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە بە تۆمەتەکانی تێکدانی یاسایشی وڵات، تەبلیغ دژی نظام و هەندانی خەڵک بۆ توند و تیژی دژ بە حکومەت بە 12 ساڵ و 1 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. ئازادی کارۆ عەلیداد لە زیندانی سنە. ڕۆژی شەمە 11 ڕەشەمەی 1403 کارۆ عەلیداد چالاکی مەدەنی و ژینگە پارێزی تەمەن 21 ساڵی خەڵکی مەریوان پاش 38 ڕۆژ بەندکران لە زیندانی سنە بە دانانی وەسیقەی 800 ملیۆن تمەنی ئازاد کرا. ڕۆژی 3 ڕێبەندانی 1403 کارۆ عەلیداد لە هێرشی هێزە ئەمنیەکانی حکومەت بۆ سەر شوێنی کارەکەی لە شاری مەریوان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە ڕاگوێزرا. ئەو چالاکە مەدەنیە لە کاتی دامرکانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان بڕبڕی پشتی بریندار و توانای مانەوەی لە زینداندا نەبوو. بۆ بۆنەوە ڕۆژی شەمە بە وەسیقەی 800 ملیۆن تمەنی و تا کاتی دادگایکردنی لە زیندانی ناوەندی سنە ئازاد کرا. درێژەی چالاکی ژنانی باکووری کوردستان بە بۆنەی هەشتی مارس. ژنانی شۆڕژگەڕی باکووری کوردستان ڕۆژی شەمە 11 ڕەشەمە لە شارەکانی ئاگری، مێردین، مێرسین و قونیا ڕژانە سەر شەقام و بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. لەو چالاکیانەدا دایکانی ئاشتی، مەجلیسی ژنان لقی مێردین، ژنانی ئەندامی کۆنفدراسیۆنی سەندیکا کرێکاریەکانی کەسک و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی بەشدار بوون و بە دروشمەکانی ژن ژیان ئازادی بژی بەرخۆدانی ژنان و بژی بەرخۆدانی گەلی کورد لە پارکی نەسیبەین کۆبوونەوە. ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی باکووری کوردستان بە ڕێپێوان بەرەو سنوورەکانی ڕۆژاوای کوردستان پشتیوانیان لە پەیامەکەی ئۆجەلان کرد و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت و شەڕ، هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. هێرشی قورسی ئەرتەشی تورکیا بۆ سەرمەتینا و کوڕەژارۆ. شەوی شەمە 11 ڕەشەمە ئەرتەشی تورکیا وێڕای ڕاگەیاندنی ئاگربەز لەلایەن پەکەکە هێرشی چڕوپڕی کردە سەر گەریلاکان و شەڕێکی قورس لە ناوچەکانی مەتینا و کوڕەژارۆ ڕوویدا. بەپێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان، ئەرتەشی تورکیا پاش ڕاگەیاندنی ئاگربەز لەلایەن پەکەکە کوتوپڕ هەڵی کوتاوەتە سەر گەریلاکانی ناوچەی مەتینا و کوڕەژارۆ، بەڵام خۆیان کەوتونەتە بۆ سەی گەریلاکان و زەبری کوشندەیان بەرکەوتووە. بەپێی زانیاریەکان فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا تا دەموبەیانی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانیان بە چڕی بەردومان کردووە
لە ڕۆژاوی کوردستانیش فڕۆکەکانی تورکیا سایلۆی گەرمی جوتیاریانیان کردوتە ئامانج و چەندین تۆن گەرمیان لەناو بردووە. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی ژن و پیاو بە بۆنەی 8 مارس لە تاران. ڕۆژی شەمە 11 ڕەشەمەی 1403 هەتاوی 7 کەس لە چالاکانی کرێکاری، معلمان، هەنشینکراوان، نووسەران، پەرستاران و بنەماڵەی دادخوازەکانی تاران هاوڕێ لەگەڵ ژمارەیەک چالاکی مەدەنی و خوێندکار ڕێوڕەسمێکیان بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بەڕێوە برد. بەشداربوانی ئەو ڕێوڕەسمە بۆ ڕێزگرتن لە یادی ژینە ئەمینی، نیکا شاکەرەمی، حەدیز نەجەفی و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی چەند پەیامیان خوێندەوە و لەگەڵ خوێندنی سرود و گۆرانی ڕەقس و سەمایان کرد. چالەکانی کرێکاری، سەنفی و مەدەنی لە پەیامەکانیاندا خوازیاری ڕاگررتنی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وەریشە مرادی و شەریفە مەحەممەدی، هەڵوەشانەوەی سزای سێدارە بەگشتی، وەلانانی ئاپارتایدی جنسیەتی، کۆتایی هێنان بە قەتڵی ناموسی، ڕێگری لە هاوسەرگیری منداڵان و کۆتایی هێنان بە هژاری و هەڵاواردن بوون. ئامادەبووان لە کۆتایی ڕێوڕەسمەکەدا درۆشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە و خوازیاری یەکڕێزی و یەکگرتووی هەموو گەلانی ئێران بۆ گەیشتن بە ئازادی و دادپەروەری بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە سەکۆی نەوتی سەلمان. ڕۆژی شەمە 11 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە سەکۆی نەوتی سەلمان بۆ جارێکی دیکە دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە دەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسونەلی نەوت و گۆڕانی دۆخی پیشەیی بوون. ناڕزایەتی پەرستاران لە هەمەدان و شاری کورد. ڕۆژی شەمە 11 ڕەشەمە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە لە شارەکانی هەمەدان و شاری کورد دەست بە خراپی دۆخی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی هەمەدان و شاری کورد ڕایانگەیان پێرسۆنەلی فریاکەوتنی خێرا 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و دەوڵەت تەنیا 100,000 تمەنی وەکو حەقی مەسکەن بۆ کادری دەرمان دیاری کردووە. ناڕازیان خوازیاری چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزرانی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی زافەکاری و کارانە، جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی شاغڵ لە شیرکەتی بەرق. کرێکارانی کڵاوزەردی شاغڵ لە شیرکەتی بەرقی ئێران ڕۆژی شەمە 11 ڕەشەمە لە بەردەم ناوەندی ئیدارەی دامەزران لە شاری تاران کۆبوونەوە. بەشداربوانی ئەو کۆبوونەوە لە ئاز هەڵاواردن و جیاوازی ناڕازین و بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی، دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد، عێراق و خوڕمئاوە. بەیانی شەمە 11 ڕەشەمە حکمی ئەدامی نۆ بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی مەشهەد، عێراق و خوڕمئاوە جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 7 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی وەکیلابادی مەشهەد ئیعدام کراون کە ناسناوی 4 کەسیان بریتیە لە مەسعود یاغیزایی، ئاسیا قەوی چەشم، جەلال ئافاق و عارف سدیقپور. هەروەها لە زیندانی عێراق بەندکراوێک بە ناوی مێهراد ئەزگەری بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارە دراوە و لە زیندانی خوڕمئاوە حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی محەممەد ڕەزا ڕەزایی بە هەمان تۆمەت جێبەجێکراوە. ئازادی هیوا سەیفی زادە و گروپەکەی بەدانانی وەسیقە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو ژنە هونەرمەندی گۆرانی بێژ بە ناوەکانی هیوا سەیفی زادە و بیتا سادقیان لە شارەکانی تاران و ئیسفەهان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش چەند سەعات بەدانانی وەسیقە ئازاد کراون. بە پێی زانیاریەکان، هیوا سەیفی زادە بە بیانووی خوێندنی بێمۆڵەت لە کۆنسێرتێک کە پیاوی تێدا بووە هاوڕێ لەگەڵ گروپەکەی دەست بەسەر و
پاش چەند کاتژمێرێک بە دانانی وەسیقە ئازاد کراوە. لە ئیسفەهان بیتا سادقیان بە بیانووی پێشێلکردنی عیفەتی گشتی و بڵاوکردنەوەی بابەتی ناشەرعی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ لقی 25 دادسەرای گشتی و ئینقلابیە و شارە بانگێشت و پەیجەکەشی لە ئینستاگرامدا داخراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە سوید و ئاڵمان. ڕۆژی شەمە 11 ڕەشەمە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی سوید و ئەڵمان دژ بە کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. بە پێی ویددیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئێرانیانی ئازادیخوازی سوید لە شارەکانی ستۆکۆڵم و گۆتێنبێرگ لە دوو کۆبنەوەی جیاجیادا خوازیاری داخستنی ناوەندە مەزهەبیەکانی ڕژیم و دانانی سپای پازاران لە لیستی تیرۆریزمی نێودەوڵەتی بوون. ناڕازیان لە فراnkفۆرتی ئەڵمان لە بەردەم باڵێۆزخانەی ڕژێمدا کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەم ڕۆژتان پێشکەش کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەن.